دەنگۆیەک لە هەولێر بڵاو بووەوە کە گوایە تەنکەرێک ئاو نرخەکەی گەیشتۆتە 200,000 دینار. ئێمە بەدووادا چوونمان کرد لایەنی فەرمیمان وەرنەگرت وەکو حکوومەت، بەڵام ئەو خاوەن تەنکەرانەمان وەرگرت کە بە فەعلی ئاوەکە ئەفرۆشنە خەڵکو و ئەی گوازنەوە. بەشێک لە خاوەن تەنکەرەکان باس لەوە ئەکەن هەریەکە و نرخێکی جیاوازی هەبووە. بەشێکیان ئەڵێن لەبەر ئەوەی ئەو شوێنەی کە ئاوی لێدێنن بە نرخێکی گران پەیانداون ئەوانیش ناچاربووینە کە نرخەکە بەرز بکەنەوە. بۆیە بەرزترین نرخ کە لەو چەند ڕۆژەی ڕابردوو بەهۆی تێکچوونی ئاوی ئیفرازی سەی هەولێر بەشێکی گەڕەکەکانی هەولێری بێئاو کردبوو، نرخەکەی لە 100,000ەوە تاکو 120,000 دینار ڕۆیشت بوو. ئەوەی لێرە پێویستە کە بۆ لەمە دووە ئەو ڕووداوانە ئەو حاڵەتانە ڕوو ئەدەن پێویستە لیژنەیەکی چاودێری چاو لەسەر ئەو خاوەن تەنکەر و ئەو ئاوفرۆشانە دابنێن بۆ ئەوەی نرخی ئاو ئەوەندە بەرز نەبێتەوە. لە 1964 بەدووادا چوونێکمان کردووە، حەزەکەم بە وردی لە 1964 دۆتکەی ئاردی بابەتەکە بخوێننەوە.